بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەشتان بێت. هیوادارم کە تەندروست بن و مەجالتان بێت تا بەرنامەی ئەم هەفتەی تەندروستی پێشکەشی ئێوە خۆشەویستان کەن و بۆ هیوایە کە ئێوە کاتتان بێت و بینەری بەرنامەکەمان بن. بەهۆی مشکڵێکیش وات نەبوو، بەس هەفتەی پێشوو بەرنامەی تکرارمان بوو، نەکرا کە بەرنامەیەکی تازە دروست بکرێ. بۆیە ئەم هەفتە بە بەرنامەیەکی تەندروستی کە زۆرتر چەند هەواڵ و ئەتانی بڵین زانیاریەکانی زۆرترە هاتوینەتە خزمەتتان. چوار هەواڵە، یعنی چوار زانیاریشە دات هەر لەو کاتە، و تاقیقاتێکە کە لە ماوەی 1 مانگ تا 4-5 مانگ لەوە پێشەوە ئەنجام درراوە، بەڵام نەتیجەکەی بە تازایی هاتووەتە دەرەوە. دووەمین مۆردیش کە من پێشەوەی کە بەرنامەکەمان دەست پێکەین عەرزی خزمەتی بینەرانی خۆشەویستی بکەم بەو وەزعیەتی ئینترنێتی و تەماسە، تقریباً چەندین پەیام گەیشتووەتە دەسم. پەیامەکان خۆ یەکێکی ڕخنە بوو، انتقادێک بوو. من بەسەر چاو هەرچەند هەوڵم داوە کە ئەو کەلیمەگەرە یا ئەو وشەگەرە کە بەکارە بەرگێت بە شێوەیەک بێ کە لە تواو مەناتەقە لێ حاڵی بن، بەڵام بازێک کات هەم خۆم لەبیر مەچ هەمیان مەجال بەرنامەکە ئەو مەجالمە پێنات، بەڵام لە هەر حاڵە سایم کردووە کە ئەو ئیسلاحاتە ئەو کەلیمەگەرە ئەتوانێت لە شوێنگەرێکی جۆرا و جۆرە تەلەفوزەکەی حاڵی بوونەکەی چۆن بێ. من هەوڵە دەم هەر بۆ ڕەواڵە پێشووە بڕۆم، ئەگەر وشەیەک بوو بۆ ئەوەی کە لە چەند ناوچەی جیاوازە چۆن بینەرانیمان لە بیجاڕۆ هەیە تا سۆنقۆڕ و کولیایی و کرماشان و مکوریان، هەوڵە دێن کە وشەکان لەو چوارچێوە بێت کە هەموو ناوچەکان حاڵی بن. پەیامێکی تریش کە هەروە گەیشتووە دەستمان، دیارە خۆ بازێ لە زانیاریەکان بۆ نمونە دەیان ساڵە ئەو زانیاریانە هەیە، بەڵام کاتێک کە بۆ نمونە لە نەخۆشیەکی سادە ئەگەر لە نەزەریە بگرین، ئەبینین کە شتێکی تازە تێتە بەر ئەوەیە کە حتممە ئەبێت ئەو زانیارێ پێشوانەی کە لەسەر ئەو نەخۆشیە بووە ئەوانە بڵێن کە بڵێن ئەمە تاقیقیش کراوە، ئەمەیشە ڕێگە حەلێکە، ڕێگەیەکی باشە. بە هەر جەهەت دیسانەوە من سپاسی ئێوە خۆشەویستان ئەەکەم کە تەماستان گرتووە، پێشنیار و ڕخنەکانتان وتووە، و هەروەها چاوەڕوانی ئەو پێشنیار و ڕخنە و یا هەر پێشنیارێکی تریشتان هەیە بەسەر چاو. ئەگەر بینە سەر بابەتی بەرنامەی ئەم هەفتەمان کە چەند زانیاری و هەواڵە تەندروستیە، یەکێکی ئەوڵین هەواڵمان بە مەسئلەی ددان و ددان پزیشکیە. خۆ بەزانین مشکڵاتی دیان ئەوەیە کە بێداشتی دەم و دیان یەکێک لە مەسائلێکی پڕ ئەهەمیەتە کە ئەبێت هەر مرۆڤێک لەبەرچاوی بگرێت. مشکڵاتێکە هەیە وەکو ئەوەی کە لەسە یا پووک توش ئیلتیهاب و عفونەت بێت، جیا لەوەیشە دیانەکە خۆیە، یعنی ئەو دانە ئەتانێت بشکێت، ئەتوانێت ئەوەی کە تووشی پرتوکیایگی پوسیدگی یا بە ئیسڵاحڵێن کرمۆڵ بووە ئەو دیانە بڕزێ. یەکێک لە مشکڵاتی کە هەیە لە ددان پزیشکیە ئەوەیە کە ترسێک هەیە، یعنی ترسەکە بەڕاستی ئیسا معلوم نییە. پێشتر ئەیانوت ئەوە تەجروبەی ددان پزیشکی ئەوەی کە لای کۆڵان و لای جادە دائەنیشتن، خۆ ئەو کەسانەی ئەو کاریان ناکرد ددان پزیشک نەبوون، دیانانە کێشا بە گاز بە ئەمبۆر بە هەر وەسیلەیەک لە دەستیانە بوو. بەڵام بینین ئێمە ئەو سەنگەڵی یا کورسی ددان پزیشکیشە دروست بووە، بەڵام ئەو ترسە هەیە، یعنی بازێ کەس ئەو ترسیان هەیە. خۆ ئەوە هەڵەگەڕێتەوە بەوە کە ئەیشی دیان یەکێک لەو ئازارە سەختانەسە کە هەر مرۆڤێک ئەتوانێت تەجروبەی کات،
بۆیە بۆ چارەسەرەکەیشی کە کاتێک ئەچێت ئەوە ئەتوانێت تەداعیک ئەوە بێتەوە بۆیە شتێکی عادیە، یعنی ئەوەی کە ئەگەر یەک نەفەر چاویەکە فێ بەو سەنگەڵی دیان پزیشکیە ترس و دڵڕاوکی ئەیگرێت شتێکی عادیە، علەتەکەیشی نە ئەوەی کە ئەو سەنگەڵیە ئازاری پێ ببەخشێ بەڵکو ئەو تەجروبە ئێسەکە خۆی لە دیانێشە هەیەی. یەکێک لە دیسانەوە مشکڵاتی کە ئەتوانێت بێتە پێشەوە لە ددان پزیشکیە مناڵانە. خۆ بۆ مناڵێک کە دیانی کرمۆڵە بێت یا ئەو دیانە توش خراپیە بێت، کلۆڕە بێتەوە، ڕەشە بێتەوە، بە ئیسلاح بژین ئەپرت و کێت وردە وردە ئەڕواتە پێشەوە، ئەوەیە کە ترس لەوان شاید زۆرتریش بێت. ئەوانەی کە تاقیقیان کردووە مادەیەکیان دۆزیوەتەوە، دیارە خۆ بێتر بازرگانی و معامڵەوە نیشانەدات کە چەند و چۆنی ئەو مادە لە چی پێک هاتووە یا کارایی چۆنە کاراییەکان وتووە باسییان نەکردووە. بەڵام ئەو مادەیەکە کە ئەگەر دانێک کرمۆڵی بێت یا ئەوەی کە تووشی کلۆر یا ڕەشەوە بوێتەوە، ئەو ئەبینین کە مەسەڵەن خاڵێکی ڕەشە، ئەو خاڵە ڕەشە هەروە وردە وردە ئەڕواتە پێشەوە، کاتێک کە چووە پێشەوە وردە وردە ئەو دیانە هەر ئەوەی کە قوڵترە بێتەوە تا ئەوەی کە دیانەکە توانێت لە کار بخات. بۆیە دەرمانێکیان دروست کردگە یا مادەی کە ئەو حاڵەتێکی خەروەک و خەمیرمانەن هەویرمانەنە، ئەو شوێنەی کە ڕەشەوە بووەتەوە بێ ئەوەی کە لە درێڵ لەو تەجیزات دەندان پزیشکی ئەستفادە کردێ، بەشێک لەو مادە ئەخەنە سەر ئەو شوێنەی کە ڕەشەوە بووەتەوە و هەر ئەوە ئەتوانێت بەر بە زیاتر یا ئەوەی کە قوڵترە و بێتەوە ڕەشایەکە بگیرێ. دیارە ئەو تاقیقاتش کە کردویانە زۆرتر لەسەر مناڵان حەساس بۆگەن وتیانە خۆ ئەمە باشترە بۆ مناڵان، چۆن مناڵ ددانەکانی بە ددانی شیری ئەناسرێت، کاتێک کە ئەگەینە 7 ساڵی ئەو دانانە ئەکەون، یانێ خۆت بە خۆت ئەکەون، بەتایبەت لەسەر ئەوان مەسئلەکەیشیان زۆرتر مەسئلەی مناڵان بوو کە ئەو ترسەکە بوویانە لە ددان پزیشکی. ئەوەی کە لەو تاقیقاتە بۆ زیاتر معرفیکردنی ئەو بابەتە ئەو کەسانی کە پژوهشەکەیان کردە تاقیقاتیان کردووە لەو گزارشێکە داویانە دەرەوە وتیانە ئەمە مایعەکە کە مایعەکە دوای ماوەی کە سف دەوێتەوە لە چەند سانیە لەبان ئەو شوێنە لەسەر دانەکە ئەیماڵن لەسەر ئەو شوێنە ئەتوانێت بەرەوچوونی ئەو پرتوکیاییە ئەو ڕەشەوبوونە بگیرگێت. ئەڵێت کە ئەم ڕۆژە بەتایبەت لە ئەو مناڵانەی کە تەمەنیان ها لە خوارەوە یا ئەوەی کە تەحمڵی ئێش و ئازاریانیە بۆ ئەوان باشترە. ئەوەشیان باس کردووەوتم زۆرتر چەند و چۆن مادەکە لە چی پێک هاتووە، ئەوەی تر خۆ بۆ مەسەلەی بازار و بازرگانی و دواتر فرۆش و بازاڕی خەریدی بۆ بدۆزنەوە ئەوە مەسەلەسە. ئەڵێن کە ئەوەیشیانە وتووە کە هیچ پێویست ناکات لە درێڵ یا لەو وەسایل دەندان پزیشکیەکە بۆ ئەوەی بۆ پاکردنەوە خۆب ئەی ساون ئەو شوێنە کە ڕەشەو بووبێتەوە ئەبێت لە ناوچێت، دواتر مەوادێکیان ئەنیە سەری هیچ پێویست بە درێڵ ناکە، هەر ئەوەیە کە ئەتوانن ئەو مادە لەسەری دابنن. وتویانەکە کارازمایشمان کردووە یانێ تاقیقیان کردووە لەسەر مناڵان و نەتیجەکەیشی بووگەریانی هەم ئازار هەم عفونەت و هەم ئەوەی کە پێویست بێت بێهۆشی کە خۆبیزە شێوەی تریش هاتووە کە وەکو بێهۆشیکە کە بۆ دان پزیشکی مناڵان استفادا کردێ. ئەڵێت کولەن ئەو کارانەیتر پێویست نییە، هەر ئەو مادە هەر ئەو دەرمانە لەسەری دانین ئەتوانێت کارایی بێت. بەڵام لە ئاخرەوە تەزەکوریان داوە وتیانەکە ئەمە دیارە کەم هەزینەس و ئەتوانێت لە شوێنگەرێکی دوور کە دەستڕەسی بە ددان پزیشک نییە، وەکو شوێنگەرێکە دوورن بە مەراکزی پزیشکیە وەکو ئاواییەکان یا شوێنێکە دەرمانگای هەیە بەڵام ددان پزیشکی نییە، حتا ئەوەی کە کادرگەرێکی سادە ئەتوانن دەورێکی سادە ببینن ئەوە بەکاربێرن بەر بۆ پێشڕێ. بەڵام نقطەی ئاخرێکە ئەوان تاکیدیان لەسەری کردوێتەوە، ئەڵێت کە بە هیچ شێوەیەک ناوێت ئێمە بە عنوان
جێگوزینێک بۆ بێداشتی دەمودان بۆ مسواککردن یا معایناتێکی منەزەم ساڵانە کە ئەبێ بڕنگ بۆ لای دەندان پزیشک لەسەر ئەوانە جێگیر بکرێت. ئەوە یەکەم زانیاری و هەواڵێ بوو کە پێشکەشی ئێوە خۆشەویستانمان کرد. دوومین هەواڵێکی ئەوی شەر تاقیقاتێکە کە پێشتریش کرابوو لەسەر مەوادێک کە بەناو تام ئەدەن، یعنی تامی شیرین ئەدەن بەناو شیرین کنندەگەر سناعی یا شیرین کنندەگەر مەسنوعی ئەناسرن. ئەم مەوادە کولەن لە سەنعەتە ئیستفادەی لێکردی بەتایبەت لە سەنعەتە جۆرگەر جۆرا و جۆری هەست، ئاسپارتامی هەست، ئریتریۆلی هەست یان نەوعگەرێکی تریشی هەست. لە بۆ نمونە کەسانێکە دیابەتیان هەیە ئەو قورسگەرە وای خەنە ناو چای یا قاوە لەم شیرین کنندە مەسنوعی گەرەسە لە سەنعاتی بنشت و داچکە سازیە ئیستفادەی لێکرێ، لە شکولات سازیە. ئەو شوێنگەرێکیش کە زیاتر ئەهەمیەتان بە نەخۆشین بە سڵامەتی لە بازێ وڵاتە بۆ دروستکردنی شیرینی لەمانە ئیستفاداکردن، یا ئەوەی کە نوشابەگەرێکن لە ناو بازاڕە بە نوشابەگەری بێشەکەر یا 0 ئەناسرێ لەباری شەکرە و ئەوانیشە تقریبا لەم شیرین کنندە مەسنوعی گەرە ئیستفاداکەن. ئەوەی کە ئەم تاقیقاتە کردویانە مەصرفی زیایی ئەم مەوادە شیرین کنندەگەر ئایا ئەتوانێت تەسیری بێت و کاریگەری لەسەر مەغزە بێت، لەسەر مێشکە بێت کە پیری کە یعنی ئەو حاڵەتە کە بە پیری مەغزی ئەناسرێت، یعنی ئەو پیری مەغزیە دیارە هەموو کاتێک لە بە ساڵات چوونانە نییە، کەسان هەیە لە 32 ساڵیشە توش نەخۆشی فەرامۆشی ئالزایمر ئەبن. ئەو پیری مەغزیە مەبەستیان ئەوەیە کە پێشتریش تاقیقاتێک کرابوو کە مەصرفی زۆری ئەم مەوادەکە بە شیرین کنندەگەر مەسنوعی ناو ئەبرگن، ئەمانە ئەتوانێت ئەم شەکرە مەسنوعی گەرە ئەتوانێت لەسەر پیری مەغزی یانە بیخاتە بەرەوە یا تەسیراتی قەویتری بێت تەسیری بێت. ئەو ئاخرین تاقیقی کە انتشاریان داوە و تویانە کە هیچ ڕابطەیەک منەزەم لە بین مەصرفی ئەم شیرین کنندەگەر مەسنوعی و پیری مەغزە نەدۆزراوەتەوە، یعنی حاڵەتەکە 100% نییە، بەڵام نیگرانیگەرێک هەیە. خۆیان شاریان کردووە کە ئەو شیرین کنندەگەر مەسنوعیە بە شێوەی هەم ئاوەکی یا مایع هەیە، هەم بە شێوەی پودر هەیە، جۆرەکانیشیان ناو بردووە، کاراییەکانیان لە چه سەنعەتگەرێکە، ئەوەی کە وتمان لە نوشابەگەر ڕژیمی یا ئەوانەی کە بەناو بێشەکەر لە سەنعەت شکولات سازی لە بنشت و داچکە یا لەسەر دسر لە مەواد خۆراکی ئەوانەی کە بە سەبەنین لە فروشکاگەر ئافرۆشن. کولەن ئەمە کاراییە، یانە ئەتانین بڵێن کە زۆرە، یعنی لە بازاڕە ئەتانین بێژین زۆرە، بەتایبەت ئەو چاودێری تەندروستی گەریشە لە بازە شوێنگەرە زۆرە 100% لەم مەوادە شیرین کنندەگەرە ئیستفاداکەن تا لە شەکەری تەبیعی یا قەنێکە لە مەوادی گیایی و تەبیعەتە گیراوە. خۆیشیان شاریان کردووە کە پێشتر وەک ئاسپارتام ئەمە زەرەری کەمترە بەنسبەت شیرین کنندەکان تر، دیانێ دەسەبەنی جەدوەلبەندیەکەی ئەوانیانە باس کردووە. هەروەوتیانە ساڵی پێشویش متاڵعەیەکی ترمان ئێمە انتشاردات کە وتومانەوە کەسانێک کە زۆرترین مەصرفی ئەم شیرین کنندەگەر مەسنوعیانە هەیە، ئەمانێک کە تامی شیرین ئەدەن، ئەمانە ئەتوانێت کە حافزە و شناخت و کولەنەوەانە بە مەسایل شناختی ئێژن، یعنی دەوروبەرناسین زەمان مەکان ئەشخاص بوونکردن لە بیرچوون، ئەتوانێت ئەوە تەسیری بێ. ئەو گزارشە ساڵی پێشوو تاقیقرا، ئەمە گزارشەکە ئەمانەمانە پزیشکەر تازە یا ئەو مەوقعە دانشمەندگەر تازە ئەمانە وتووە کە احتماڵی هەیە ڕابطەیەک بێت کە بۆچی تەسیری هەیە، وتیانەکە احتماڵی هەیە لە میکرۆبیۆم لە شکڵ ئەو باکتریگەری کە لە ڕێخۆڵە هەیە تەغییراتێک دروستکە، ئەوە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە تەسیری بێت لەسەر مەغزە، یا ئەوەی کە ئیلتیهاب یا ئسترسێک هەیە، حاڵەتێکی ئسترس ئۆکسیداتیوی پێژن، ئەوانە دروستکات ئەم شیرینیگەرە
جیا لەوانیشە ئەو مەسئلەی سوخت و ساز و متابولیک و شکانن چۆن قەنە ئیتر مەسنوعیش بێت ئەوانە هەر کامی بەجیا ئەمان تاقیقیان کردووە بەڵام 100% ڕابطەیەکی 100% بێژن مەسەڵەن مەسئلەی ڕیخۆڵەس ئەو مەسئلەی باکتریگە ڕوودە شێوگێ بە یەکە یا مەسئلەکە سوخت و ساز بەدەنە بەڵام وتیانە احتماڵی هەیە یەکێک لەم مەواردە بێت ئەڵێت کە باوجود ئەوەی کە ئیسا چون بعضی کەسە دیابەتیشیان نییە یعنی نەخۆشی مەرزقەنیان نییە ئەو کەسانە بۆ پارێزکردن بۆ ئەوەی کە لە داهاتووە توش نەبن ئەوەیە کە مەصرف قەن و شەکەر لاون و ڕووەکەنە بەکارهێنانی ئەم شیرین کننده مەسنوعی گەرە ئەڵێت ناوێت ئەمە بێتە دلیلە بێژی ئیسە خۆب ئەمیش ئەو حاڵەتیە هەز احتماڵی هەیە زەرەری هەیە بە ئەمە لاوین هەر شەکەرە و قەن و شەکەرەکە بخۆین ئەڵێت نا ئەبێ هەر ئەوانەی کە ئەو پارێزەکەن ئەو پارێزە هەر بەردەوام بن یانێ بۆ شیرین کننده مەسنوعی گەرە یعنی بۆ نمونە ئەگەر من سادەتری کەمەوە کەسێک بیماری نەخۆشی مەرزقەنی نییە بەڵام ڕعایەتی حاڵی خۆی ئەکات لەو قورسکەرەی کە چای شیرینەکات لەوانە ئیستفاداکە ئەڵێت کە دوایەم گزارشە یان گزارشە دەدە ئەوە نەبێتە ملاکێک کە ئەو قورسکەرەی کە چایەکە شیرینەکە لابن لە قەن و شەکەر ئیستفادەکەن هەر ئەو ڕژیمە ئیستفادەکەن چونکە شەکەر ئەگەر قەن و شەکەر خۆی 100% ڕەوا پەیوەندی هەست لە نەخۆشینەکانی وەک دیابەت وەک نەخۆشیگەر قەلبی و هەروەها ئەم بابەتەی کە ئیسر قسەمان لەسەری کرد کە زەواڵ شناختیە بە هەر حاڵ ئەوان تەوسیاکەن کە تاو سوورەتە ئەکرگێت چە شەکەرگەر تەبیعی چە شەکەرگەر مەسنوعی ڕعایەت کردگێ لە مەسرفیان کەم مەسرف کردگەن زۆرتر سەوزە و مێوە ئەمانەت مەسرف کردگێت وەکو ڕژیم غەزایی ئەوە تەوسیەکەیان بوو زانیاریکی تر یا خەوەرێکی تریش کە لە هەفتەی پێشوو یا تان بێژم هەر ئەوە هەفتەیەک 10 ڕۆژی پێشوو بڵاو بووە ئازمایشێک بوو کە لەسەر خوێن ئازمایش خوێنێک تایید کردیا کە ئەو ئازمایشە ئەتوانێت بۆ غەرباڵگەری یعنی بۆ جیاکردنەوەی کەسانێک کە تووشی سەرەتانی ڕیخۆڵەی گەورابن بەکاربێت ئەگەر بینەرانی خۆشەویستمان بزانن لە چەند بەرنامەی پێشووە هەر لەسەر بەرنامێکمان تایبەت بوو لەسەر شێرپەنجە یا سەرەتانی ڕیخۆڵەی گەورە هەر ڕوودەی گەورە کە وتویان تەمەنی ئەوانەی کە ها لە خواری 50 ساڵ و 45 ساڵەوە زۆرترەوە بوو کەسەوە یانێ تووشی ئەو شێرپەنجە یا ئەو سەرەتانی ڕیخۆڵەی گەورە بن هەلو بەرنامەیە ئشارەمان کرد کە بۆ تەشخیصی یەکێک لە ڕێگەر تەشخیصی جیا لە نیشانەکانی کە نیشانەگەر گوارشی وەزن تێتە خوارەوە احتماڵی هەیە پیسایەکە ئەوە وتمان ئەتانێت خوێنی پێوە بێ ڕەش بێت یا شکڵ و قەوامەکەی تەغیراتێکی بەسەر ئەبێت جیا لەوانە کولونوسکۆپی ئەوەی کە ئەو دەستگا لە ڕیخۆڵەی گەورە و لە دەستگای بڵین دەفعەوە واردی لە شەون و مشاهدەکەن کە زانن وەزعیەتەکە چۆنە کولونوسکۆپی ئیتر مەرحەلەیەکی نەهاییە بەڵام خۆ ئەو کولونوسکۆپیشە لە هەموو کەسێکە مەسەڵەن تۆ بێژی غەرباڵگەری دەکەم کەسێکە مەسەڵەن ئازارێکی بێت هیچ نیشانەیەکیشی لێ نەبێت ئەگەر پزیشکێ بنووسێ بۆی کە ئەبێ کولونوسکۆپی کەی شاید بترسێت شاید سترس بیگرێت ئەوەیە ئەو مواردە ئەو مشکلاتە بووگە ئیسا ئازمایشێکیان تایید کردووە کەمە دوومین ئازمایشە بەڵام تایید و تەسبیتی ئەم ئازمایشە دوومە نسبەت بە ئازمایشە پێشووەکە زۆر ها لەسەرەوە ئەتوانێت تەشخیص بدات کە ئەو کەسە تووشی شێرپەنجەی ڕوودەی گەورەیە ئەوەی کە لەو گزارشە هاوردیانە کەوتیانە کە بازێ لە ئەشخاص ترسیان هەیە لە کولونوسکۆپی ترسیان هەیە تووشی ناڕەحەتیەوە یا دشوارە بۆیان کولونوسکۆپی بۆیە ئەو ئازمایشە کە بەناو سیمپل ئسکریم CRC ناویان لێ بردووە بۆ کەسانێک کە سەرووی تەمەن 45 ساڵن و ئەوانە کەسانێک 45 ساڵ بەروژور ئەوانە کەسانێکن کە لە مەعرەز خەتەری شێرپەنجەی یا سەرەتانی ڕوودەی گەورن
ئەو تێکە بۆ کەسانە بێت سادە ڕەوشەکە فقط نمونە خوێنێکە ئەگیرگێت لەو نمونە خوێنە بەڕەسیکەکەن لەسەر قەتعاتێکە لە DNA کە هەیە لەو خوێنە و احتماڵی بوونی سەرەتان لەو کەسە یا زایعاتێکی پێشسەرەتانی وەک لکێکی چکۆلە هێشتا نەبوو بە غودەیەکی گەورە ئەوانە ئەتوانێت تەشخیص بدرگێت. بۆ تاقیقەیش کە کردویانە 49,000 کەس بەشداریان کردووە لەو 49,000 کەسە کە بەشدار بووبن 81% مەواردی سەرەتانی ڕوودەی شناسایی بووگە، یانە لەناو 49,000 کەسە 81% تەشخیصیان داگە. خۆ دیارە لەو 81% حتمەنە کەسانێکیش هەن کە و ئازمایش خوێنیانە لێ کردووە کە 100% پێشتر بە کولونوسکۆپی تایید کراوە کە ئەم سەرەتانیانە هەیە. بەڵام ئەوەیشیان وتووە کە تەشخیصی پولیپ یا ئەو لۆ یا ئەو لکە بوچکگەرە جۆش هەر بێژین ئەو لکە بوچکگەرەی کە دروستەوێت زۆر زەعیفە بەم ئازمایشە، یانێ کەسێک کە ئەو لۆ یا ئەو لکە سەرەتانیە حاڵەتێکی بوچکیشی هەیە هێشتا غودەیەکی گەورە نەبووە ئەوێت کە زەعیفە 14% بووگە، یانێ ئازمایشێکە کردویانە ئەو کەسانی کە پولیپیان بووگە یا زایعاتێکی پێشسەرەتانیان بووگە 14% بووگە. بۆیە وتویانە ئەگەر نەتیجەکە مثبت بێت یانێ کەسێک کە هەڕێ بۆ هەڵباڕگەری بۆ نمونە کەسێکە سالمە ئازمایشەکە دەن ئەو ئازمایشێژە نەتیجەژێ مثبتە احتماڵی ئەو نەخۆشیتە هەیە ئەڵێ تێتر کولونوسکۆپی یا ئەوەی کە بینین و مشاهدە لە ڕێگەی ڕێخۆڵەوە کە ئەڕۆن ئەبێت ئەوەی تر 100% دەبێتەوە. هەروەها پزیشکان تەییدیان کردووە کە باوجودەوە کەم ئازمایشیشە تەسبیت کراوە ثابت کراوە، بەڵام بەرحاڵ کولونوسکۆپی هێشتا باشترین ڕەوشی غەرباڵگەریە جیاکردنەوە ئەوانەی کە نەخۆشن غەرباڵگەری بکردن ئەوە هێشتا باشترینەوە ئەم ئازمایش خوێنە ناوێت جێگوزینی بێت. ئاخرین مۆردێکیش کە بوو ئەویش هەر تاقیقاتێکی تازەست دیارە پێشتریش لە بەرنامەکانی تەندروستیە بۆ ئەوەی کە بۆچی استفادە کردێ بۆچی باشن ویتامینەکان ئێمە قسەمان کردووە لەسەری ئەویش تاسیراتێکە کە تاقیقاتێکە کە کراوە کەویش تاسیراتی مڵتی ویتامینە ئەوانەی کە بە ساڵات چوون یانێ تەمەنیان ئەتر ها لە زۆر سەرەوە تایم بێژین لەسەر سەروی 70 ساڵ بەرەو ژوورەوە بێژین ئەو کەسانەی کە یا زۆرتر 80 ساڵیش بەرەو ژوور ئەو کەسانە مەصرفی ڕۆژانەی مڵتی ویتامین ئەتوانێت یارمەتی دەریان بێت بۆ ئەوەی کە حفزی ئیستقلال کەن، یانە حفزی ئیستقلال ئەوەی کە کارەکانی خۆیان بتوانن بە باشی بۆنە ڕێگە، کارەکانی خۆیشیان ڕێگە چوونە جلپۆشینە ئەو کارە ڕۆژانەسە کە ئەتوانن بیکەن. ئەو تاقیقاتە کە تاقیقاتێکی تازەیشە ئەڵێت کە مەصرفی ڕۆژانەی یەک دانە قورس فقط یەک دانە قورس ڕۆژانە مڵتی ویتامین ئەتوانێت بەو کەسانێک کە ساڵمەندن تەمەنێکیان هەیە ئەتوانێت بە یارمەتیان بات بۆ ئەوەی کە ماوەیەکی درێژتر لە نەزەری جسمی و هەم فعال بن هەم مستەقل بن و هەم بتوانن کارەکانی خۆیان بە توانمەندی یانە بە تواناییەوە ئەنجام بدەن. ئەو تاقیقاتە بوو کە کراوە دیارە وردەکاریەکانیشیان باز کردووە وتویانە کە ئەو کەسانەی یا ئەوانەی کە تەمەنیان ها لە سەرەوە ئەگەر ڕۆژانە یەک دانە قورسی مڵتی ویتامین مەصرفکەن ئەمەڵکردێکی باشتریان هەیە لە باشێکە زەمینەکانیان وتووە لە ڕێگە چوونە لە دانیشتن و هەڵسان لەسەر سەنگەڵیە لیباس پۆشین و جلگۆڕینە یا ئەنجامی کارگەر شخصیە هەر لە ددان شۆردن تا شانەکردن سەر یادتر زۆرێک لە کارەکان بۆ تایبەتەوانی کە تەمەنیان هەیە سەروی 90 ساڵیشە ئەوە تەسیراتی هەیە. بەڵام تاکیداتی کیشیان کردووە وتیانە کە مڵتی ویتامین نابێ بێتە جێگری ڕژیمی غەزاییکی متعادل و متناسب، یعنی ئەمە یەکێک لەو هشدارگەرسە کە داویانە کەسێک بێژێەوە من مڵتی ویتامین نەخۆمێتر چاوپۆشیکە لە خۆراک و تەغزیە ئەویانە وتووە جیاد ئەوەیشە وەرزشکردن ڕێگە چوون شێوەی ژیان وتیانە ئەمانە هەموو لە بەرچاوە بگیرێت ئەوە نەبێت کەسێ بێژە من مڵتی ویتامین نەخۆمێتر پێویستم بەوانە نییە هەم وەرزشکردن هەم تەمرینکردنی ڕۆژانە کە توانێت پیادەڕەویەکی سادە بێت
ئەوانە ئەتوانێت حفزی سڵامەت بکات. دووەمین شتێکی وتیانە ئەم تاقیقاتی کە ئێمە وتومانە باشە، بەڵام بۆ معنایە نییە کە هەموو کەسێک کە تەمەنێکی بوو ئەو کەسە پێویستە حتممەە 100% مڵتیڤیتامین خوا، چونکە بازێک کەس ڕای دەکەن بە سەوزی یا ڕژیم خواردنەکەیان زۆرتر سەوزیجاتی هاتیە، مێوەجاتی هاتیە، ئەو ڤیتامینگەرە لە ڕێگەگەرێکی تەبیعیترەوە ئەتوانن لە مەوادی تەبیعی وەک سەوزە و میوەکانە بەدەست بێرن. ئەڵێ وتیان ئەمە بۆ معنە نییە کە حتممە ئەوانە پێویستیان هەیە، بەڵام لە هەر حاڵە ئەوە تەسمیمێکە کە ئەبێ پزیشک بگرێت، بەتایبەت ئەوانەی کە متەخەسسن لە بواری تەغزیە. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان کە چەندین هەواڵ و زانیاری تازە بوو لە بوارەکانی هەر لە ددان پزیشکی و تا تەندروستی و مەسایلی نەخۆشیەکانی مەغز. هیوادارم کە جێی ڕەزامەندی هەموو لایەکتان بوێت. تا پێگەشتنەوەمان لە بەرنامەی تەندروستیکی تر، ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ هەمووتان، هاواتی خۆم و هاوکارانم.